ئەو ئۆتۆمبیلانەی کە نزیکەی 3 ساڵە بەهۆی چەند کێشەیەکەوە تۆمار نەکراون لەمە بەدواوە تۆمار دەکرێن. وتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر ڕایگەیان ئەو ئۆتۆمبیلانە بە چەند مەرجێک تۆمار دەکرێن، لەوانە ژێر ئاو نەکەوتبێ یان نەسوتابێ و نەبڕابێتەوە. تا ئێستاش نزیکەی 900 ئۆتۆمبیل تۆمار کراوە و چاوەڕوان دەکرێت نزیکەی 5000 ئۆتۆمبیل لە پارێزگای هەولێر تۆمار بکرێت. بڕیاریدا کە سەرجەم ئەو ئۆتۆمبیلانە بڕیاری تۆمارکردنیان لە بۆ دەبچێتن بە مەرجێک ژێر ئاوکەوتو نەبن و سوتام نەبن و بە تەواوی نەبڕابنەوە، واتە ئەگە بێت و کێشەی لێدرانی بچووکیان هەبێتن ئەوان لە بۆیان تۆمار بکرێتن. ئێستا ئەمە لە ڕۆژی شەمەوە دەستمان پێ کردووە، ڕۆژی ئەو شەمەی ڕابردوو 900 ئۆتۆمبیل کە بەپێی لیستێک ئێمە پێشتر دیاریمان کردبوو، ئەوانەی کە پشکنینی پێشتریان لە بۆ کرابوو تۆمار نەکرابوون، ئەوان هەمووی هاتن پشکنینی دومیان لە بۆ کراو و زۆربەی هەرە زۆریان دەتوانم بڵێم لەوانێ 95 لە پشکنین و هەزە دەرچوون و ئێستا خەریکی تۆمارکردنیان. خاوەن پێشەنگەکانی ئۆتۆمبیلش ئاماژەبەوە دەکەن ئەو بڕیارەی وەزارەتی ناوخۆ کاریگەری ڕاستەخۆی هەبووە لەسەر جمجۆڵی بازاڕ و جوڵەی خستووەتە بازاڕەوە، لە پاڵ ئەوەشدا چەندین کێشەی کۆمەڵایەتی و بازرگانی چارەسەر کردووە. 100% کاریگەری هەبووە، بوژانەوەی هەبووە، سیارێکی گەلە زۆر. من وەکو تاجرێک سەرەوەی 50 سیارم هەبوو لەو کێشانەی هەبوو، لەخوا بە زیاد بێ ئێستا لە شەمەی دەستمان پێ کردووە، زۆربەی سیارەکانمان پشکرین بۆ کردوونە، هەمویان دەرچوونە. ئەو مەڕزەکەی من سەرەوەی 20 سیارم هەبوو کە کێشەی ڕقم کردیان نەبوو. سیارە هەبوو 2 مانگ 3 مانگ 4 مانگ لای کابرا بوو دەهێناوە دێ و کاکە سیارە ڕقم ناکردێتن. ئەگەر لێ دووەرەگرتەوە تووشی کێشە و خەسارێکی زۆر دەبوو، لێ دووەرنێت و کابرا حەقی خۆی بوو، کابرا سیاری کردی بۆ شەرتەوەی ڕقم بکرێت. لە هەرێمی کوردستان نزیکەی 10,000 ئۆتۆمبیلی لەو جۆرە هەیە کە کێشەی تۆمارکردنیان هەیە. بە بڕیاری وەزارەتی ناوخۆ ئەو ئۆتۆمبیلانە بەمەرج تۆمار دەکرێت و لە ژمارەیەک باج و گرێبەستی ئەلکترۆنی دەبەخشرێن. سیرۆ حوسێن، کوردستان نیوز، هەولێر.